ئەم نەشتەرگەریە بریتیە لە نەشتەرگەری لابردنی بەشێک لە کۆڵۆن ئەو بەشەی کە توش بووە بە پرەی شێرپەنجە. تەبیعی ئەم چارەخوازە بەڕێزە پاژەوەی نازووری کۆڵۆنمان بۆ کرد بەهۆی بوونی ئازاری سکیەوە دەرکەوت کە گرەیەکی هەبوو هەرچەنە بچووکیش بوو گرێەکەی، بەڵام لە فەحسی گرێەکەیە پاک دەرنەچوو. لەبەرەوە بە ناچاری بڕیاری نەشتەرگەریمانە پاش وەرگرتنی ڕەزامەندی لە نەخۆشەکە و کەسوکارەکەی کە بڕیارماندا نەشتەرگەریەکە بە ئامێری نازۆر یان ناوسکبین بکەین بۆ نەخۆشەکە. وا خەریکین ئەنجامیین. لە باشەکانی نەشتەرگەری بە نازۆر هەندێک جار نەشتەرگەری بە نازۆر باشترە، تا ڕادێک ئێستا بووە بە جێگرەوەیەک بۆ نەشتەرگەریە کلاسیکیەکان. تقریبان زۆربەی نەشتەرگەریەکان ئەتوانرێت لە ڕێی نازۆرەوە ئەنجام بدرێن یانی ناوسکبین. تەمان لە باشەکانی بریتیە لە بوونی برینی کەم بە چەند برینێکی چەند سانتیمی ئەکرێت، ملیمی و سانتیمی لە دیواری سکە، کەمەژە بێتەوەی کەم بوونەوەی ئازار پاش نەشتەرگەری و دیار نەبوونی شوێنی برینەکان و ئەگەری کەمبوونەوەی هەوکردن پاش نەشتەرگەری. ئەمانە هەمووی لە باشەکانی. لە هەمویان باشترەوەیە کە نەخۆشەکە زووتر نەخۆشخانە بەجێ دەهێڵێ. لەوە چێ هەندێک هاوڵاتیش بەس مێشکیان نابێت کە ئەی خراپەکانی کامەیە. تقریبانەوەی کە هەیە خراپە نییە، بەڵام بوونی مەسەلەن تێچووی نەشتەرگەریەکە لەوە چێ کەمێ زیاتر بێ بە بەراوردکردن لەگەڵ نەشتەرگەری کراوە. بەڵام بەڕێی بەندە لەوە چێ مەسەلەن کەمانەوەی نەخۆشەکە لە نەخۆشخانە تەعویزی ئەوەش بۆ نەخۆشەکە بکاتەوە. ئەم چارەخوازە بەڕێزە لە کرێکەی لە کۆڵۆ نابووە، لەبەرەوە ڕاستەوخۆ نەشتەرگەریمان بۆ کرد. پێویستی بە وەرگرتنی چارەسەر نەبوو پێشوەختە. دوای لابردنی ئەو بەشەی کۆڵۆن کە توشبووی گرێکەیە ئەنێرێ بۆ فەحز بەشکم ئینشاءڵڵا پێویست بە هیچیکە نەکاو لە مەرحەلەیەکی سەرەتاییە بێ. خوا نەخواستە ئەگەر پێویستیشی کرد دوایی چارەسەری پێویست وەرەگرێ. سمارت وەرچەرخانە.